سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆ بە شەوەیەکی ڕاستەخۆ لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتان نابم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە بۆ ئەمڕۆ میوانەکەم هەم شێوەکارە هەم دیزاینەرە کە گەنجێکی زۆر بەتوانە لە بوارەکەی خۆیدا کە هەمیشە هەوڵی داوە کە خاوەنی ستایلێکی تایبەت بە خۆی بێت و هەروە هەمیشە داهێنان و نوێگەری لە کارەکەیدا ببورم بخاتە ڕوو کە ئەتوانێت بڵێن کە کارەکانی کاری کردووە بۆ چەند کافەیەک یاخود بۆ چەند ئۆفیسێک و چەند شوێنێکی گشتی کە لەسەر دیواری ئەو شوێنانە کۆمەڵێک تابلۆی زۆر جوانی کێشاوە هەروە هەمووکو کاری دیزاین کە کاری دیزایانی بۆ چەند کافێ و ئۆفیسێکیش کردووە کە هەمووی بە فکر و بە خەیاڵ و هەروە بە توانە و سەلیقەی خۆی کارەکانی ئەنجام داوە. ئەو گەنجەش کاک دانیار کامەرانە. کاک دانیار بەخێر بێت. سپاس مامەدە بوون بۆ کەناڵ جوانەکەشتان. زۆر سپاس، من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانای و دواتریش بێگومان کارەکانە لەگەڵ بینەرانە ئەیبینین و هەروە زانیاری زیاترمان ئەبێت لەسەر کارەکانە. کاک دانیار تۆ زۆر حەز بە دەرکەوتن ناکەیت و هەروە ئەمە یەکەم جاریشتاکە لە پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیە بەشداری بکەیت. بۆچی؟ ڕاستی حەزم کردووە لە ڕووی کارەکانەوە سیڤێکی عامە هەبێت، سیڤێ چۆن بڵێ پڕبێ لە ئیش. کاتە هەمیشە پێدووە بۆکە هێشتا زووە بۆ دەرکەوتن؟ بەڵێ جارێ ئێستش هەستەکەم پێویستەکە کاری زیاترم هەبێت، ئەرشیفێکی زۆر زیاترم هەبێت، نمونەی شەکانم زیاتر بێت. دواتر حەزم کرد بۆ منە زیاتر دەرکەوم. کام وەکو گەنجێکی بەتوانە لە بوارەکەی خۆتا وەکو شێوەکار و دیزاینەر کا بناسرێت بۆی خەڵکیش سەپۆرت بکە و هەروە کارەکانت زیاتر ببینن. ئەمە خۆی دەرفەتێکە لە ڕێگەی تیڤەکان و لە ڕێگەی پرۆگرامەکانەوە. من هیوادارم کە ئیتر ئەو ترس و شەرمەش بشکێت، زیاتر بەشداری بکەیت و هەروە زیاتر بناسرێت، چونکە بەڕاستی من خۆ پێش پرۆگرام کارەکانی کاک دانیارم بینیوە کە کارەکانی هەمووی زۆرکاری تایبەت و سەرنجڕاکێش و ناوازن. جابە ئەو بپرسم ماوەی چەندێکە هەمووکو شێوەکار هەمووکو دیزاینەر دەستە کردە بۆ ئەم کارە؟ لە 2012ەوە چۆن بڵێ وەکو شێوەکارێک تەنانەت هەر لە سەرەتا و لە قۆناغی دووەمی پەیمانگاوە بەردەوام ڕۆژانی کارکردن لە پۆلام هەم مامۆساکان هاوڕێکانم سەپۆرتێکی بەردەوامیانە کردم. لە هەمان کاتە تەنانەت بۆ منە هاوڕێکانم هاوپۆلەکانم داوای ئەوانەیانە کرە و ئیشانی کە ئەم کرد. دواتر وای لە هاو تەشەنەی سند هەتا لە دەروی پێمانگا یعنی چۆن بڵێ چۆ شارەکەمەوە بەرەبەرە تەڵەبی زیاتر هات، داواکاری زیاتر، خواستێکی زیاتر هەبوو لەسەر کارەکانم. داوای لێ هات لە 4 ساڵێک لەمەوە پێش کۆمەڵێک مهندیس پەیوەندیان پێوە کردم بۆ دروستکردنی جیداری بەشێکە لە فەنی تەشکیلی و توانیم بەسەرکەوتوی کۆمەڵێک سوڕەی جوان پیشانی بینەر بم. بخۆن ینی لێرە پێوترێت دیواربند، ینی تۆ کۆمەڵێک وێنەی زۆر جوان لەسەر دیوارێکە کێشی پێوترێت دیواربند کە چۆنەڵی پانتا یەک داگیرەکەی بەکارەکانت کە دواتر جوانێکی تایبەتی ئەبەخشێ بۆ شوێنە. زۆر کاتە بەم شێوە دەستە پێکرد هەر لە سەرەتای خوێندت و دواتر وردە بەردەوام بوویت و ئێستاش هەر بەردەوامی لەسەر کارەکە. بەڵێ ئێستاش بەردەوام و ئەتوانم بڵێم لە چۆن بڵێ ئاستێکی زۆر باشایە و کە کۆنتاکتێکی زۆر باشمێ لەگەڵ گروپە میعماریەکانە. گرێبەسی تایبەتیت کردووە بە کارەکانە لەگەڵ شوێنی دیاری کراوە لەگەڵ گروپێکە هەمە کە خاوەنەکەی کاگڕۆژە. کاگڕۆژ لێرە زۆر هاوکارم بووە، توانم بڵێم دەستیە گوشم کە بەردەوام لەگەڵەوە سەپۆرتێکی زۆر باشم بووە و زۆرینی کافەکانی سلێمانی توانیمە لە ڕێگەی ئەوەوە منیش ببم بە تەچێک و بەشێک لە جوانی ئەو دیزاینانی کە کراوە. لێرە دووبارە زۆر هاوکارم بۆ سپاسیەکەم. زۆر باشە. کاتە سپێمان خۆشە لەگەڵ بینەرانە بەشێک لە کارەکانی تۆ ببینین و دواتر ئەگەڕێن و گفتوگۆی زیاترەکەی. فەرموو.
بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامە بین ئەمە بەشێک بوو لە کارەکانی کاکە دانیار کاوەکو ئاماژەمان پێکرد لە زۆربەی کافەکان و هەروە ئۆفیس و چەند شوێنێکی کە کارەکانی کاکە دانیار لەوێ و هەروە ئەبینرێت. ئەمێ بپرسم کاک دانیار کە هیچ مەرجێک هەیە بۆ کارکردنی تۆ کە کاتێک بۆ نمونە کافەیەکی تازە ئەکرێتەوە ئەوێت بۆ نمونە کارێکی تۆ لەو کافەیە بەدا هیچ مەرجێکی لە ڕووی ڕووبەر و چوزانم ئەو شوێنە یاخود چۆن شوێنەکان هەڵەبژێری یاخود کێشە و نییە و تۆ خۆت لەگەڵ ئەو شوێنە گونجێنێت و کارەکەتی تیاکەیت. بەڵێ سەرەتا چاوەڕێیەکەم هەتا وەکو دیزایانی کاملی ناوە ئەکات دواتر من بە تابلۆکە تەنسیقێکی عامەکەم بۆ شوێنەکەی ئەتوانم بڵم جوانیشی ڕاستەوخۆ ڕۆحێتێکی جوانێن بە شوێنەکە بۆ نمونە هەم لە بەکارهێنانی ئەو ڕنگانی کە لە تاقمەکانی هەیەی لە بەردەکەی هەیەی ئەو گوڵ و بۆ نمونە پرۆپسە جوانکاریانی کە بەکاری زۆر تۆ چەخت لەسەر ڕەنگی شەکەیتەوە کە کارەکە ڕەنگەوەڕێک بەدا خۆت ئەو ڕنگانە بێت کە سەرنجی خەڵک بەلای خۆیان ڕابکێشێت. بەتەشیت بەتەشیت گرنگێکی زۆر ئێم بە ڕەنگوە چکە لەلایەنی ڕەنگەوە دراساتێکی زۆرم کردووە لەسەری وە هەتاوەکو ئەم چرکە ساتەش من بەرداوامم لەسەری و لە هەمان کاتە ئیشی گرافیک دیزایانی شەکەم کە لە هەمان کاتە پێویستە بە ڕەنگە دووبارە ڕەنگ جوانی ئەبەخشێت ڕنگ ئەوەیە کە تۆ کە لەو حێکا بەکاری هێنیت تەنسیقێک ئەی بە شوێنەکە زۆربەی کات من بۆ نمونە دوو هاوسەر تازە زەواجیان کردووە دوو هاوژین ماڵەکان ئێوێ زۆر سادە بێت جوان بێت پەیوەندی پێوەهاکرێت زۆریش بەتا ئەو داواکاریانەژێ لەلایەن خەڵکەوە دواتر کە ئەچمە بۆ نمونە خانووەکەیان شوقەکەیان ئەو ژووری کە بۆ نمونە دەیان ناوە لە خەیاڵی خۆیانە پێم بەڵێن بۆم باسەکەن دواتر سێریەکەم یا بۆ نمونە ئەو تاقمەی کە دانراوە ئامادە کراوە سێریەکەم دواتر ئەو ڕنگانی کە خۆیان حەزیان لێتی دووبارە بەکاریە هێنمە لە تابلۆکەیە و تەنسیقێکەکەم بە سێتی ماڵەکە کامل واتە داواکارێکی ئەوان وەرئەگری کە ئەوان چیانەوە داخۆت فکری ئەوان و دواتر ئەوە ئەکەوێتەوە سەر خۆت کە وەکو شێوە هوەرەکەی کارە هوەرەکەی کە چیتە ئەەکەیت یاخۆت فکری خۆشت و خەیاڵی خۆشتی لەگەڵ کارەکاتێکە لاواکەیت. زۆر ڕاستە بۆ نمونە تەڵەبی ئەو ئەکرێ کە دیارە وەکوی کە بۆ نمونە حەزی لە طبیعە بێت لە طبیعە ئامن خۆم هەڵیە بژێرم ئەو کۆنسپتەکەی بۆ داڕێژم سەرەتا دواتر لەسەر ئەو کۆنسپتەوە ڕەنگەکان دیاریەکەم بە پێی شوێنەکە دواتر دەسەکەم بە تەنفیس و لێرە بە دوو جۆر کارەکەم هەمووەکو دیواربند هەمووەکو تابلۆ زۆر کات هەیە تێکەڵیانەکەم و میکسیەکەم زۆر کات هەیە ڕەنگەکان چۆن بڵێ ماتریاڵەکانیش جیاوازە کە بەکاری هێنم خۆ دەتەوێت خاوەنی ستایلێکی تایبەت بە خۆت بێت یاخود کارەکانت هیچ دووبارەی نەبێت بەردەوام کاری نوێ و هەروە تازەکەری لە کارەکانتە کارەکانە زۆر مۆدرنانە بێت. زۆر ڕاستە ڕۆحێتی تابلۆیەکی هوەری لەوایە کە دووبارە ناکرێتەوە تۆ کەسێک بۆ نمونە حەزەکە ببێ بە خاوەنی تابلۆیەکی هوەری کە بەدەست نەخشێنراوە جوانەکەی لەوە ئەمە تاکە و هەرە و دانێ و دووبارە نابێتەوە ڕۆحێت و جوانەکەی لەوایە کاتە تۆ کارەکان یەک جار ئەی کێشەی جانی جارێکی کە دووبارەی ناکەیتەوە بۆ کەسێکی کە ئەگەریانی تەڵەبیشی لەسەر بێت تۆ ئەتەبێت کاری تازەتر بکەیت. زۆر ڕاستە دووبارە ناکرێتەوە هەر ئەوەیە و تەنها خۆی بە بەخاوەنی ئەو تابلۆ جوانە. زۆر باشە. کاک دانیار باسی ماتریاڵە کرد ئەبێگومان هەر شێوەکارێک بۆ نمونە کۆمەڵێک ماتریالی تایبەت بەخۆی بەکارێنێ جاوەکو خۆشەکەت من ئەمەوە جیاواز بم کارەکانم جیاواز بێت و خاوەنستایلێکی تایبەت بخۆم ببوو زۆر کار لەسەر ڕەنگیش ئەکەیت ئەو ماتریاڵانە چین بەکاریە خاوت تەنانەت ئەو بۆی کە بەکاری ئێنیت چکاوەکو وتت زیاتر کار لەسەر ڕەنگەکەیت و ئەو بۆیش کە گرنگە چ بۆیەک بێت بۆی ئەو کارە زیاتر بمێنێتەوە و هەروەها تێک ناچێت. مدەی 2 ساڵ
دیراساتێکی بەرداوامم هەبوو لەسەر گرتنەوەی ڕنگ بە شێوازێکی جیاواز، چونکە لە دیواربەندا زۆربەی کات تووشی ئەو حاڵەتانابی کە بەپێی چۆن بڵێ ئەگەر ئەو تابلێت تیشکی خۆر لێی بات یان کەشەکە سارد بێ گەرم بێت گۆڕانکاریەک دروستەکات، کەواتە ئەبێ لێرە ماتریاڵەکان کوالیتێکی زۆر باش بن. بەو چۆن بڵێ بۆ ئاراستەی کە لێرە ماوادەکان بەو کوالیتیە بەرزەنین لە هەمان کاتە پێویستەکات تۆ کوالیتێکی زۆر بەرز بەکاربێنی و تێچووەکەشیان زۆرە ئەگەر بتوانیت لە دەری وڵاتەوە هەناردێکی، کەواتە لێرە چانسەکە ئەوەیە کە خۆت ئەو ڕنگانە دروستکەیت. تۆزی ڕەنگی و گڵۆس و تربەنتین و ڕۆنکەتان و کۆمەڵێک مادی ترەکە من خۆم ڕەنگەکان خۆ دروستەکەیت و تایبەتە بە خۆت. بەڵێ هەموو ڕەنگەکان خۆمەی گرمەوە. باشە لە هەمان کاتە ئەو ڕنگانە کە دروستیەکەم بۆ نمونە ئەتوانم بڵێم ئەم ڕنگانە تۆ توانی پاشیکەیتەوە، تۆ توانی بیشوی هیچ شتێک بەرگەی گەرما سەرما هەموو کەشەکان هیچ کێشەیەکی نییە. زۆر باشە. کاوتە ئەمەش جارێکی کە چۆنەڵی هۆکارێکەوەی کە تۆ جیاب بکاتە یاخود کارەکانی تۆ جیاب بکاتەوە. کاک داینارەمە پرسم کە بێگومان ئەم کارانە کاتێکی زۆریەوێت، ماندووبوونێکی زۆرێ بێت و هەروە وردەکاریە. تۆ بە تەنیا کارەکانەکەی داخۆت هیچ کەسێک نییە کە هاوکاریت بێت بە تایبەت کە دەستەکەیت بە وەرگرتنی بۆ نمونە کافەیەک بۆی کاری تیا بکەیت یاخود ئۆفیسێک یاخود هەر شوێنێکی کە بێت کە ڕوبەرێکی گەورەی کارکردنە هەبێ لەو شوێنە. لە ڕاستیە تەنها خۆمم کارەکانەکەم، چونکە لە فەنی تەشکیلیە تۆ کە دوای دیراساتێکی زۆر بتوانی ببی بە خاوەن تایپێکی خۆت دەستێکی تایبەتی خۆتت هەبێ، جیاوازە دوو کەس زۆر ینی قورسە دوو کەس بتوانن بێکەوە بە هەمان تایبی ئیشکەن، شتێکت دەگمەنە ڕوونایەت. لەبەرەوە هەر خۆمم و وەکو کاتیش تابلۆ هەیە لە مودەی 30 بۆ 40 ڕۆژات تەواو بێت، تابلۆژێ لە مودەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژات تەواو بێت حەسەب ئەو تەڵەبەی کە هەیە. باشە قەت بێوەعد دەرنەچووی لە ئیشەکەی خۆتە بۆ نمونە بە کەسێکەوت بێت یاخود بە خێزان یاخود ئەو شوێنانەی کە وەرێگرێ بڵێ وەڵا بۆ نمونە ئەمە 30 ڕۆژی پێشە چه ڕۆژی پێشە توتی دواتر درێژەی کێشا بێت و تاوە نەکرابە. خلافێک ئەگەر ڕوویابێت تەنها 2-3 ڕۆژ تەخیر بووە، چکە هەم بە حکمی سیلسیلەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو لەوحەیە بگوازیتەوە و هەتاوەکو ئەو شوێنی مەبەستە و دائەنرێت لەوانەیە هەرەو نەبێت زیاتر نییە. باشە کاتە کارەکان کاتێکی زۆریەوێت ماندووبوونێکی زۆریشی ئەوێت. ئەمە بپرسم کە ماڵی خۆتان باشە تا چەند ینی کارەکانی تۆش لە هەموو سوچێکی ماڵەکەی خۆتانایە بە بەرداوامیش لە ماڵ و خەریکیت؟ لە ماڵەوە بەڵێ بەتەشیت ئەم دیزایانی ئامی هەمووی ماڵە خۆم کردومە، بە دەر لەوەش کۆمەڵک شوێنەیە کە کامل دیکۆر و دیزایینەکەشی هەموو کردووە. بەڵێ کۆمەڵی پرۆژەی تازەتریشم لە پێشە. لە ماڵەوە من ساڵانە ئەتوانم بڵێم 6 مانگ جارێک هەموو تابلۆکان ئەگۆڕم. زۆربەی کات من تابلۆکانی ماڵەوە تەنانەت بۆی کە پۆست یەکەم یادای ئەنێم یاگەر سوڕێک پیشان بم تەڵەبێکی بێت داخوازیەکی هەیە کە تابلۆکە داواکرێ و ئەڕات. لەبەرەوە بەردەوام گۆڕانکارێکی بەردەوام هێنا خۆشیشانە تۆ لە ماڵەکە خۆتان هەمیشە دیزایانی ماڵەکە و دیکۆری ماڵەکە بە بەردەوامی ئەگۆڕیت و گۆڕانکاری بەسەرە هەموو ساڵێ ئەڵا خۆ خۆشە. بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ تۆ دانیارگیان. ئەمێ بپرسم کە بێگومان زۆر جار باس دەکرێت کە هونەر قەت نابێتە بزنس یاخود سەرچاوی بژێوی بۆ هونەرمەندەکە بۆ شێوەکارەکە یاخود بۆ هەر بوارێکی هونەری بێت. ئەتوانی بڵین تۆ ئەم کاری خۆتە کردو بە بزنس و وەکو پیشەیەکی سەرەکی پێوەی خەریکی و ئەتوانیت کە داهاتی ڕۆژانە داخۆ بە سەرچاوی بژێی بۆ تۆ؟ لە ڕاستیە بە ڕێژەیەکی زۆر نا بەڵام بۆتە سەرچاوەیەکی سەرەکی لە هەمان کاتا کۆمەڵی کاری تر ئەەکەم بەدەرلەوە. بەڵام
واقعێک هەیە کە لێرە فەن و هونەر لەم شار وڵاتی ئێمە ناچێنێت، ناتوانانی بیکەی بە سەرچاوەیەکی مالی بەردەوام. کاری تۆش بەردەوامی نییە، ینی بۆ نمونە وەستانی تایە؟ دایمی من هەمە ڕاستی، بەڵام لە ڕابردووان بەو جۆرە نەبوو و برادەرانیشم ئەوانەی کە لە وەسەتە هونەریەکەیان بەو ئاستە بەردەوامیە نییە. ئەمەش خۆی لەخوا کۆمەڵێک چۆن بڵێ هۆکاری سەرەکی هەیە بۆی کە لەم شاری ئێمە هونەرمەند هەیە بەڵام فەنخوازێک نییە. لەبەر ئەوە تەڵەبی زۆر کەمە و من ئەتوانم بڵم لە مودی ئەم 2 ساڵی ئەخێریشە هەمووەکو گەلەریەکان و پێشەنگاکان و لە داڕوخانێکی زۆر کەم بووتەوە. بەراورد بە 10 ساڵی ڕابردوو بەردەوام گەلەری هەبوو، بەردەوام پێشنگا هەبوو، فەنخواز هەبوو، بەگومان گۆڕانکاری هەبووە، هەروە وەستان هەبووە، بێگومان هەموو ئۆبار و دۆخانێکەوە سەر کوردستانی شایەت هەمووی کاریگەری هەیە لەسەر هەموو چین و توێژەکان، کارەکان ئەوەستە بەداخەوە. کاتە وەکو ئاماژە بکرد وەکو سەرچاوی سەرەکی بژێوی ژیانی دانیار ئەمە شتێک نییە کە بە بەردەوامی پشتی بێ بەبەستی، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ئەنی بڕەپارەیەکە بۆ تۆ ئەو کارانێکی تەڵەمانی کاکرێت. جاڵان زۆر کارەکانیشە نرخیان گرانە بینە خۆما. کوالیتی مەوادەکانە و لە حەزمیشە ئیشەکەم، لە مەتر و نی و 2 مەتر بەرەو سەر ئیشەکەم. زۆر لەوایە نەماوە کە تابلۆیەکی سادە دروستکەم بچوو بێت و هەر بەو جۆرەش دەستم ڕۆشتۆ و ناسراوم لەبەرەوە تێچووشی گرانە. کاتە ئەو موادێکە بەکارێنی ئەو ماتریالانە هەمووی شتی باشن بۆیە دواتریش زۆر ئەکەوێت لەسەر تۆ. لە هەمان کاتە من تابلۆیەک زۆر پێشەوە ماندوو ئەبیت 30 ڕۆژ من دانیشم بەردەوام لەگەڵ تابلۆیەکە بەردەوام هەتاوەکو تاوی ڕاستە 30 ڕۆژیش کەم نییە، ینی تۆ بەردەوام ئەمێنیتەوە و هەموو تاقە و قووەت خۆشیوەتیکە کارەکان تایبەتە تەنها بۆ ئەو کەسە و دووارە نابێتەوە. باسی پرۆژە و کرد دانیار، بەتەمای گەلەریەکی تایبەت بە خۆتیت، ئەمەکە ئیشەڵڵا ئێستا خەریکیت؟ لە ڕاستیە ئێستا تەنها کێشم ئەوەیە کە جێگەیەکی گونجاو چۆن بڵێ بەخواستی خۆم دابینکەم، دواتر ئیشەڵڵا لە مودەی چەند مانگێکی داهاتوە گەلەریەکەم بەردەست بێت و پێشانگاشی تیاکەیتە بەدڵنیاییەوە کارەکانی خۆتی تیا عەرزەکەیت. کارەکانی تیا عەرزەکەم لە هەمان کاتە کۆمەڵە فێرخواز هەیە، چۆن بڵێ وەکو دەوراتێکی بەردەوام منەوە کاتە توانم لێ. زۆر باشە، من هیوادارم کە هەموو ئەو پلان و هەروە هەموو ئەو خەون و ئاواتانەی کە تۆ هەتا بەجیان بێنی هەمووەکو گەلێرەکە و هەروە لالووتکە بوو بینم ئیشەڵڵا بە هیوای بەردەوامی بۆ تۆ. ئەگە شتێک ما بێ ئاماژەمان پێ نەکرد بە دانیار لەسەر کارەکانی تۆ، هیچ شتێک ماوە یاخۆ تەمیمان باس کردەوە؟ زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ میواناریەکەتان، دووبارە زۆر سپاس بۆ تۆ بۆ ئامادەبوونی تۆ، زۆر خۆشحاڵ بوو بە هیوای بەردەوامی. بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین، دەچینە لای راپۆرتێک کە گەنجێک لە شاری سلێمانی کە دوای تەواوبوونی کارەکەی کە بە شێوازێکی زۆر شیکپۆشی واتە کە بە بەردەوامی بە جلوبەرگێکی تایبەتەوە چاکەت و پانتۆڵ دەردەکەوێت لەسەر لێکێک لە شەقامەکانی شاری سلێمانی کاری گوڵفرۆشی ئەکات. هاوکارانە راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین با پێکەوە بزانین ئەم گەنجە چۆن دەستی کردە بۆم کارە و هەروەها قسەی ئەو چییە. هەموو ڕۆژێک خۆی شیک دەپۆشێت بە چەپکێک گوڵەوە لەسەر شەقامەکانی شار پێشوازی لە ڕێبوار و خانەخوێنی سلێمانی دەکەن. ژێوی من بۆ گڵۆپە سوورەوەیە
چاوەڕوانە بم کە گڵۆپەکە سوور ببێت و دەست بکەم بە ئیشەکەم. 4 زمانە زانم: عەرەبی، ئینگلیزی، کوردی، فارسی. گرافیک دیزاینەرم. باهۆز بۆ ئەوەی گوڵەکانی سیس و نەژاکێن لەگەڵ ئێوارانی سلێمانی بە فێنکی گوڵ دەفرۆشێت. ئەو گوڵە مانای خۆشەویستیە، مانای عیشق و محبەت و مرۆڤایەتیە. ئەیفرۆشینی تر دێن و شەرم ناکەم بە شانازی وەکو گەنجێکی ئەم وڵاتە لەگەڵەوەی کە شەهادەم هەیە و تاعین نەبووم و دانەمەزراوم، هیوای خۆم لە دەست نەداوە. بێگومانم ڕۆژێک ئەگەم بە هەمووی ئەو شتانەی کە ئەم هەوێ. ئەمڕۆژ پارەکانم بۆی لێم جیاوە ببزانم چەنم خێرە و چەنە هینای خەمەنە ئەو گیرفانەمەوانێ بۆی دوای جیاوەکەم. ئەمڕۆ کە تەقریبی پێم وابێت 12,500 دینار بووە. باهۆز لەگەڵ هەر گوڵێکدا کە دەیدات بە کڕیاران عشق و خۆشەویستی و لێبوردەیی لەگەڵ. هەنە کات پیرەکانی ژێکڕن زۆرم بەلاوە جوانە کە ژن و مێردێکی بەتەمەن لەناو سیارەکە دانیشتون و گوڵێکیان پێم یعنی بەو تەمەنەوە ئەو عشقیان لە بیناماوە، یعنی بەدەم یەکۆ زەردەخەناکەن. بەس زۆرینەی ئەو کەسانی کە گوڵەکە ئاکڕن گەنجن، کچ و کوڕی گەنجن. بەردەوام ڕەنگی سوور هێمایە بۆ وەستان، بەڵام بۆ ئەم گوڵفرۆشە سەرچاوی بژێوێتی. گوڵفرۆشەکان لەسەر شەقامەکان چاوەڕوانن، چاوەڕوانی سووربوونی گوڵۆپی تەرەفلایتەکانن لەسەر شەقامەکان. لەگەڵ سووربوونی ڕەنگەکەی ئەوان ژیان و کەسابەت و بژێویان دەست پێ دەکات. گوڵ دەفرۆشن و بژێوی ژیان و ماڵ و منداڵەکانە پەیدا دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی. خۆشەویستانی ئێمە پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشکرا. هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت و سوودانە پرۆگرامە بینی بێت. بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان، ماڵتان ئاوە خواتان لەگەڵ.